بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار لە هەموو لایەکتان ببێ. خوای گەورە مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەکمان پیرۆز بکە. خوای گەورە تاعات و عیبادەتی ئەم مانگە شیرینە لە هەموومان تاک بە تاک وەربگرێ، لە گوناحی مردوەکانمان خۆش ببێ ئینشاء الله تعالی. خوای گەورە ئەوەی کە داوای دوعای خێری کردو و نەخۆشە، خوای گەورە شفای عاجلی بدەیت. یا ربی خوای لە تەپاڕێنەوە قەڵەمی عەفو بێتە سەر تاوانمانە و گوناحمانە، هەمووی ڕەش بکەیتەوە و کار و کرداوەکانمانش بە جوانی و چاکی وەربگرین. ئیماندارانی خۆشەویست، موسڵمانانی عەزیز، میوانانی ماڵی خوا، تەبعەن لە پێشدا حەزم کرد باس ئەوە بکەین گەورەترین میوان مانگی ڕەمەزانە. بەڵام لەگەڵ ئەوەدا ڕەمەزان فرسەتێک و هەلێکی زۆر زۆر زێڕینە، گەورەیە. ئینسانی مسلمان، ئینسانی بڕوادار، ئینسانی ئیماندار ئەبێ هەر ساتێک لەم مانگەدا بە دەستکەوتێکی بزانێ، نەک سەعاتێک. وا نەزانێ ئەم مانگە ئیتر مانگێک هاتووە و ڕۆژوو بگرێ و ڕاستە هیلاکەبی، ڕاستە بێتاقەتەبی، ڕاستە بەس ئەجر و پاداشتەکەی یەکجار زۆرە. چونکە وتویانە پیاوچاکانە فەرمن ئەگەر کەسێک لەو کەسانەی کە مردوون ئێستا مردووەکان هەڵسێنی بێنی پرسیارێکی لێ بکەی بڵێ ئاواتت چییە؟ وەڵڵاهی ئەڵێ ئاواتەکەی ئەوەیە کە بۆ دەقەیە زنی بێتەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا یەک عیبادەت بکە. گەورەترین ئاواتی ئەوەیە کە ڕۆژەکانی مانگی ڕەمەزان دەرفەتێک هەبێ دووبارە و سێبار. چونکە ئیمانداران ئەم ڕۆژانە ڕۆژی ئاسایی نییە، نە لای خوا ئاساییە، نە لای مەلایکەکان ئاساییە، نە لای فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاساییە، لە لای مرۆڤەکانش ئاساییە. من و تۆ ئەمڕۆ دوێنێ زۆر فەرقمانەیە. هەر ئەمڕۆ لەگەڵ دوێدا وەک بەشەریەت وەک مرۆڤ زۆر فەرقمانەیە. ئەمجا خوای پەروەردگار ئەوانەی کە چەندەها سیفەتی داناوە کە خوای پەروەردگار کە ڕەمەزان دێ دەرگای ئاسمان، دەرگای بەهەشت هەمووی دەکرێتەوە، بەهەشت خۆی ڕازێنێتەوە بۆ پاشانی خوای پەروەردگار کردەوەکان یەک بە دەکا، یەک بە حەوسەتەکە، سونەت بە فەرزەکە، فەرز بە زیاتر ئەکا، هەمووی. بەڵکو بەوە شەوە ناخوای پەروەردگار شانازیەکە لە حەوت تەبەقەی ئاسمان بە من و تۆ. ئەگە عەبدێکی ساڵح بین، ئەگە عەبدێکی چاک بین، ئەگە عەبدێک بین جار جار بگەڕێینەوە بۆ لای خوای پەروەردگار بڵێن خودایە ئێمە بەندەیەکی گونەحبارین، تاوانبارین، تۆ ئەرحەم الراحمینی، تۆ زۆر بەسۆزی، تۆ زۆر بە میهرەبانی. بە دڵێکی پڕەوە کە دوعاکانمان بکەین بە چاوێکی گریانەوە، دوعا بۆ خۆمان، بۆ قەوم و ئەحباب و خۆشەویستمان، بۆ موسڵمانان، بۆ تەواوی مردووەکانمان، کەسمان لە یاد نەچێت. سەغی بین، سەغی لە عیبادەتا سەغی بین. کاتێ نوێژ دەکەی، کاتێ قورئانە خوێنی، هەر هۆڵی خۆت نەبێ لە قورئانەکە، بەشی دەور و بەرەکەت بدە لە قورئانەکە. کاتێ خێرەکەی بەشی دەور و بەرەکەت بدە، کاتێ دوعاکەی بەشی دەور و بەرەکەت بدە. ئینسانێکی بەخشندە بە، ببەخشە بەردەوام لە عیبادەتا ببەخشە، چۆن لە ماڵتا ئەبەخشی لەوەکانشا ببەخش. چونکە ئینسان خۆشترین، چاکترین، باشترین عیبادەت ئێستا من و تۆ بیکەین لە لەحزەی یەکەما لە مانگی ڕەمەزان گەڕانەوە بەلای خوای پەروەردگار، پەشیمان بوونەوە. ڕۆژی یەکەمت بە دوعا خودایە سوپاسی تۆ ئەکەم. جارێک گەرێ ئەمە سوپاسی خوا بکەی کە بڵێ خودایە لێت بە زیاو بێگەی من ڕەمەزان، خوایە لێت تۆ زیاو بێتوانم ڕۆژی ڕەمەزان بگرم. چەندەها کەس ئاواتی ئەوە بوو بگێتە ڕەمەزان نەگەی، چەندەها کەس ئێستا هاوە حەزرەتەوە ڕۆژوو بگرێ ناتوانێ بگرێ. ئەمانە گشتی نیعمەتی خوایە. چەندەها کەس ئێستا ئاوا شوێنێکی وەک من و تۆی نییە دانیشێتیایە. چەندەها کەسی تر نان نییە بیخوا. تۆ تەسەوور کە سێری غەزە بکە، نان نییە بیخوا، دەوری گیراوە، نە نانەیە، نە شوێنەیە، نە نوێژی هەیە. شاری تر بڕۆ جنوبی ئەفریقیا لە برسا گشتیان
ئاگیانیان لە برسا وش کراونەتەوە. تۆ مەزەن هەموو دنیا ئێستا وەک من و توها لە کەیفیات ئەمن و ئەمان دانیشتن ئیسراحەت مزگەوتی باش ڕۆژ و ئەگری الحەمدولله هەتە بەشی ئەوەت هەیە کەفتاری ئێوارەی پێ بکەی. ئەگەر نەبێ مسڵمان هەیەتی ئەمان هەمووی سپاسی خوایە. ئیمانداران جارجار دانیشین فکرکەینەوە بینی خۆمان و خوامان بە فکر عیبادەت بکەین. چکە عالم و زانایان فەرموویان 1 سەعات فکرکردنەوە لە 1000 ساڵ باشترە کە عیبادەت بکەین بۆ خوای پەروەردگار. بەڵام ئەو فکرە عیبادەت بێت. چونکە پەشیمان بوونەوە ئەوەیە کە چیە تۆ نەدوی پێ بکەیت. التەوبەة هی الندم بالقلب، لە دڵەوە پەشیمان بیتەوە و پەشیمان بیتەوە لەو گوناحە و عەزیمەتت هەبێ نەگەڕێیتەوە سەری. و هیچ کاتێکش ئەو کار و کردارە کە تەرکیەکەی لەبەر ڕەزامەندی خوا بێت. ئەمە تەوبەی خاڵس، ئەمە تەوبەی مخلیسە، تەوبەیەکی گشتگیر. واتە سێ خاڵی تیا بێ لە دڵەوە پەشیمان بی لەو کار و کردار. کار و کردارمان زۆرە، ئێمە خراپە، عادەتی خراپمان زۆرە، عادەتی خراپمان زۆرە، ئەبێ خۆمان پاکەینەوە. بەعزە جار نەفسمان ڕێگان نادا ئەو عادەتە لادەی، ئەو کارە لادەی، ئەو کردارە لادەی. لەبەر خوا نەفسەکەت بشکێنەوە، لەبەر خوا بیشکێنەوە، لەبەر ڕەزامەندی خوا بیشکێنەوە. ها ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو پیاو چاکانە چۆن بوونە کاتێ بوونەتە خەلیفە، خەڵک بەشانیانی هەڵی داوە چوو بۆ بازار. یەکێ لەوانە ئیمامی عەلییان سەحابەیە ڕۆیە شتانێکی هەڵگردووە لێوە تا ماڵبۆی خەڵک بیبێنێ بە چاوێکی زۆر گەورە تەماشای نەکرد، وەک کەسێکی سادە بێ. بۆی ئیماندارانی خۆشەویست یەکەمیان ئەوەیە پەشیمان بینەوە لەو گوناح و تاوانەت بەدڵ و بەدڵش داوا بکەین لە خوا بین خۆمان و خوامان. بە تایبەتی شەوەکان سەعاتێک نیو سەعات دانە بینی خۆت و خوا غورفەیەک دابنە، دوور بە لە مناڵ، دوور بە لە خێزانت، بەدەستی بەرزەوە بە گریانەوە دەست بەرزکەرەوە هەرچی احتیاجێک تێ خوای پەروەردگار تێتە تەبەقەی ئاسمانی یەکەم کێ احتیاجێکی بۆی جێبەجێ بکەم، چێ داوایەکی بۆی بکەم. ئەیتەکەی بەسە خەو کاتی هەیە، دوای ڕەمەزان هەیە، لە قەبرا هەیە. چونکە ئەو کاتە ئەتوانی ئینسانی مسلمان چی بکە بینی خۆت و خوا چاکەیتەوە لە گوناحەکانت پەشیمان بیتەوە، لەبەر خواش بگەڕێیتەوە. جۆ لە خەڵک مەدە، خەڵک هەرچی ئەڵێ با بڵێ، تۆ گەرینگەوەی بینی خۆت و خوا چاکەی، بینی خۆت و خەڵک خاسکی. وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. بگەڕێنەوە بەلای خوا ئەی ئیمانداران، خوا فەرمێ بگەڕێنەوە بەلای خوا جەمیعاً هەمووتان کێ ئەی ئیمانداران. بۆ لەبەرەوەی لعلكم تفلحون، بۆی چی سەرفراز ئەتەوێت سەرفرازی بگەڕەوە بەلای بدە لە دەرگای پێغەمبەر گیان عەلەیهی سەڵات وەسەلام. ئێمە چەنێ کەم تەرخەمی بڕوات بێ زۆری نەمان بە من شەوە خوا هەموو ڕۆژێ 100 جا داوای لە خوا ئەکەین لێمان خۆش بێ، زۆری نەمان من پێشی ئێوە نەخێر هەموو ڕۆژێ ئەوەکەین، ڕۆژە ئەیکەین و 3 ڕۆژ نایکەین. تەماشای پێغەمبەر گیان کە عەلەیهی سەڵات وەسەلام گوناحی نییە، پێش و پاشی لێ خۆش بووە، هەموو ڕۆژە 100 جا داوا دەکەن. وە کردێتە سونەتش لەسەر من و تۆ داوا بکەین 100 جا بڵین ئەستەغفر الله العەظیم. بەڵام ئێمە کەم تەرخەمی لەو بابەتە، کەم تەرخەمی. چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ 100 یان لە 70 هاتووە. چونکە بابی تەوبە کراوەیە لە 2 حاڵەتەدا ئاخرێ تەوبە. قەت موژدە مەدەن بە خەڵک بڵێ تۆ ئاگیریت، قەت مەڵێ خوا لە تو خۆش نابێ، ئامان نەکەن، موژدەی خۆش بدەنە خەڵک. ئیسلام یعنی خۆشبەختی، یعنی ئاشتی، یعنی خۆشی، یعنی بەختەوەری، یعنی خۆشی ژیان. ئەمە ئیسلامە. ئیسلام ئەوە نیە خەڵک تاو بنا، خەڵک بنێرێ بۆ دۆزەخ. ئێمە بینە لەسەر زەویدا خەڵک تاو بنین بۆ تاوان. ئەوەم کردووە لێم خۆشە بێ بڵێ ئینشاءالله لێت خۆشە بێ، قسەی خۆشی بۆ بکە، خۆشی پێ بڵێ. چکە وتیانە بابی تەوبە 2 کاتە، کاتێ ڕوح دەگاتە قورگت ئەیتر تەوبە قەبوڵ ناکرێت، وە کاتێکش خۆرد لای ڕاستەوە هەڵدێ، لە عەفو لای چەپەوە لێلاوە هەڵدێ، کە عەکسی ئێستا کە هەڵدێ، ئەو کاتە تەوبە داخرێت. بەڵام غەیری ئەوە تەوبە داناخرێ. توی ئیماندار و منی مسلمان بۆ دەرگای تەوبە لە مسلمانان داخی، بۆ دایخی کێڵێ دایخ. زۆر جار ئێمە ئەبینە سەبەبی ئەوەی دەرگای
تەوبە لە خەڵک داخین ئەمە نەکەین باش چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە فەرمێ چکە ئینسانی مسلمان و ئینسانی بڕوادار بەمە ئەتوانێ بگێتە لای خوای پەروەردگار پلەپایی بەرز بێ خوای گەورە مەقامی بەرزکە ابن قەیم ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ گرنگی بدەنە دڵەکانتان پاکیکەنەوە دڵ پاکەرەوە دڵ پاک بوو دڵ پاک و ڕاست بوو زبان ڕاست و پاکە بێ ئەوەی جوان نەڵێ ناڵێ ئەوەی ڕاست نەبێ نایەشێ ئەگەر دڵەکەت پاک بوو زبانەکە ڕاست بوو ئەندامەکانت هەمووی ڕاست دەبێ ئەگەر لە ناوە مەعدەنەکەت پیس بوو هەمووی پیسەکە ئەوە بزانە مەعدەنەکە لێرێ هەوڵدە ئەمەی خۆت پاکەرەوە هەمومان باقیەکان گشتی جوندین بە قسەی ئەمە کرد دڵت پاک بوو ئیعازەدا کاری پاک بکەیت کردداری جوان بکەیت وتەی شیرین بڵێ بەڵام ئەگەر ئەم ناخە پاک نەبوو ئینتاجی خراپمان بۆ دروستەکە و خراپ بڵاوەکاتەوە خوا پەنامەندە بۆیە ئەم پیاوە ابن قەیم تەبعاً ئێژن دکتۆرە لە شەرعا دکتۆری دڵە بڕۆ کتابەکانی بخوێنەوە بابەتەکان لە دەوری دڵ ئەسوڕێتەوە ئەگەر دەدەقە بوو پێم بڵێ باش لە دەوری دڵ ئەسوڕێتەوە ئەو بابەتانی ئەم پیاوە چاکە بۆیە فەرمێ وتەئثیر ئەفەرمێ ئین القلوب دڵەکان نەخۆشەکەون بەچی بەتاوان بە شوهوبات بەم دوانە وتەئثیری گوناح لەسەر دڵ ئەڵێ تەئثیرە لەسەر جەستە نەک تەئثیر لەسەر دڵەکە بەڵکو لەسەر جەستەشەکە بەڵکو ئەژێت تەئثیری وا لێکا مرۆڤەکە نەخۆش دەکە وای لێکا کە دەوای نییە ئێستا کابرا ئەگە حەسوید بێ چی لێکەی دەوای چییە دیتێ کابرا ئەگە حەسوید بێ دەوای چی بدەینێ ئێمە ئەگەر حەسویدەکە خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاەتی قورئان و حەدیث نەیگێڕێتەوە چی دەوایەکی بدەینێ هیچ دەوایە هە بەردەوام چکە وای لێ دێ ئەوێتە خوی ئەم بەشەرە و هەموو سیفاتە خراپەکانی تر کە ئەگرێتەوە بۆیە ئینسانی مسلمان ئەبێ ئەوە بزانێ خۆی داماڵێ لەمە خوای گەورە ڕەحمان لێ بکە و عاقیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە خوای لێتە پاڕێ قەڵەمی عەفر بێتە سەر تاوان گوناحەکانمانە یا ئەڵڵا خوای ڕەمەزانمان لێ قبوڵ کەی یا ڕەبی خوایە کردار و کار و کردارمان لێ وەرگری یا ئەڵڵا لێتە پاڕێنەوە شفای نەخۆشەکانمان بدەی یا ئەڵڵا لێتە پاڕێنەوە قەڵەمی عەفر بێتە سەر تاوانی ئێمەی مردووەکانمانش یا ڕەبی قەبری مردووەکانمان بکەیتە باخێ لە باخەکانی باش خوایە خەیر و خەیراتەکەمان لێ قبوڵ کەی یا ڕەبی خوایە لێتە پاڕێنەوە ڕەحم بە پیاوە گەورە و تەمەنەکانمان بکەی گەنجەکان لاوەکانمان ژن و منداڵ و دایکمان خوای ڕەحم بە وڵاتمان بکەی خوایە لە خراپە وەی موسیبەت شەڕ هەموو خراپێ دوورمان بکەیتەوە یا ڕەبی خوایە ئەوەی چاکە ئەوەی باشە خوایە باشی بۆ بکەی ئەوەی خراپە یا ئەڵڵا خوای هیدایەتی بدەی وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين